بەهارە ساڵی یەکەم خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. داوا لە بەڕێز سکرتێری پەرلەمان دەکەین کە بەرنامەی کاری دانیشتن بخوێنێتەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەپێی حکمی بورگەی یەکەم و دووەم و سێیەم لە مادەی 16 و بورگەی سێیەم لە مادەی 18 و مادەکانی 47 و 48 و 54 لە پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان داش عێراق دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بریاریدا بەرنامەی کاری دانیشتنی ژمارە 2 ئاسایی خولی بەهارەی ساڵی یەکەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کات 11 پێشنیوەڕۆ ڕۆژی سێشەممە ڕێکەوتی 12/3/2019 بەم شێوەیە بێت. یەکەم زیادکردنی دوو ئەندام بەسەر لێژنەی یاسایی و پێکهێنانی لێژنە هەمیشەییەکانی پەرلەمانی کوردستان و دەنگدان لەسەریان بەپێی مادەکانی 28 و 29 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان داش عێراق. بەپێی حکمی بورگەی چوارەمی مادەی 48 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان داش عێراق لەسەر داوای سەرۆک فراکسیۆنی یەکێتی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بریاریدا بە زیادکردنی بورگەیەک بە ڕێزبەندی یەکەم بۆ بەرنامەی کاری دانیشتنی ژمارەی 2 ئاسایی ڕۆژی سێشەمەی ڕێکەوتی 12/3/2019 بەم شێوەیە خوارەوە. یەکەم سوێند خواردنی پاڵێوراو بە ڕێز ڕاهی ڕەهبەر ئیبراهیم لە شوێنی ئەو پاڵێوراوەی کە سوێند یاسایی نەخواردووە بەپێی مادەی یەکەم لە یاسای ژمارەی 13 ساڵی 2009. بەڕێز سکرتێری پەرلەمان پوختەی دانیشتنی ژمارەیەکی ئاسایی ڕۆژی هەینی ڕێکەوتی 1/3/2019 بخوێننەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان پوختەی دانیشتنی ژمارە 1 ئاسایی ڕۆژی هەینی ڕێکەوتی 1/3/2019 بەم شێوەیە خوارەوە بوو. یەکەم دەستپێکردنی دانیشتن لەلایەن سەرۆکی پەرلەمان. 2 1 دقیقە بێدەنگی وەستان بۆ ڕێزلێنان لە گیانی شەهیدانی کوردستان و عێراق لەگەڵ مارشینەتەوەی. 3 کردنەوەی خولی بەهارەی ساڵی یەکەم لە خولی پێنجەمی هەڵبژاردن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. 4 خوێندنەوەی ناوی ئەندامانی ئامادەبوو ئامادە نەبوو هەروەها خوێندنەوەی پوختەی دانیشتنی پێشوو لەلایەن سکرتێری پەرلەمانەوە. 5 وتاری بەڕێز سەرۆکی پەرلەمان بە بۆنەی کردنەوەی خولی بەهارەی ساڵی یەکەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئێستا دەست دەکەین بە جێبەجێکردنی بڕگەکانی بەرنامەی کاری دانیشتنی ئەمڕۆمان. بڕگەی یەکەم بریتیا لە سوێند خواردنی پاڵێوراو بەڕێز ڕاهی ڕەهبەر ئیبراهیم لە شوێنی ئەو پاڵێوراوەی کە سوێندی یاسایی نەخواردووە بەپێی مادەی یەکەم لە یاسای ژمارە 13 ساڵی 2009 با بەڕێزیان بفەرموێ. بەناوی خوای گەورە و میهرەبان من ڕاهی ڕەهبەر سەید ئیبراهیم بەخوای گەورە سوێند دەخۆم کە پارێزگایەکی یەتی گەل و خاچی کوردستان و بەرژەوەندە باڵەکانی بکەم. سپاس. خاڵی دووەمی بەرنامەی کار بریتە لە زیادکردنی دوو ئەندام بۆ سەر لیژنەی یاسایی و پێکهێنانی لیژنە هەمیشەییەکانی پەرلەمانی کوردستان و دەنگدان لەسەریان بەپێی مادەکانی 28 و 29 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. داوا لە سکرتێری پەرلەمان دەکەین ناوی ئەو دوو ئەندامە بخوێنێتەوە کە زیاد کراوە بۆ لیژنەی یاسایی. بەڕێز سەرۆکی پەرلەمان دوو ئەندام زیاد کراوە لەسەر لیژنەی کاروباری یاسایی. 1 ڕۆژان محەممەد کەریم عیسا لە فراکسیۆنی یەکێتی. 2 عەباس فەتاح ساڵح فەتاح لە فراکسیۆنی یەکێتی. بەڕێزان ئەندامانی پەرلەمان گوێتان لە ناوەکان بوو ئەوەی کە ڕەزامەندە لەسەر ئەو دوو ناوەی کە خوێندرایەوە دەست بەرز بکاتەوە.
65 ئەندام ڕازیە. سوپاس. چەند کەس لەگەڵ نییە؟ چوار ئەندام لەگەڵی نییە کەوا بێ بە زۆرینەی دەنگ پەسەند کرا. بەڕێز سکرتێری پەرلەمان ناوی ئەندامانی لیژنەی دارایی و کاروباری ئابووری بخوێننەوە. بەڵێ بەڕێز مامۆستا ئەبوبەکر. سەرۆکی پەرلەمان ئەبوبەکر هەڵەدنی وەک لە مادەی 111 ئەم پێڕەوەدا هاتووە کە ئۆپۆسیۆنی پەرلەمانی ئەو فراکسیۆنە پەرلەمانیە دەگرێتەوە کە بەشداری پێکهێنانی کابینەی حکوومەتیان نەکردووە یان لی دەکشێنەوە و ئازادی کاری پەرلەمانی و ئۆپۆزیسیۆن بوونیان بۆ دەستەبەر دەکرێت. بەو پێیە کە لیژنەکانی پەرلەمان جەوهەری کاری پەرلەمانین و ڕۆحی پەرلەمانن، بۆیە لە زۆر وڵاتی دنیادا بە دەستور پێگەی ئۆپۆسیۆن تەنانەت لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانیش دەستەبەر کراوە و ئەو لیژنانە کە بۆ خۆمان دەزانین بەپێی عورف و واقعی پەرلەمانی هەندێک لیژنەی سەرەکی و سیادین. بۆیە ئێمە بینیمان کە لە دانیشتنی پێش و فراکسیۆنی یەکگرتوو لە لیژنەی قانونی مەحروم و بێبەش کرا و ئەم ڕۆژ هاوڕێیانمان لە فراکسیۆنینەوەی نوێ کە فراکسیۆنیشی ئۆپۆسیۆنین بەداخەوە لە هەندێک لە لیژنە سیادیەکان مافیان زەوت کراوە. بۆیە سازکردن و ئەنزەمینە سازی کاری ئۆپۆسیۆن لە لیژنە جەوهەریەکانی پەرلەمانی کوردستاندا دەبێت. بۆیە هیوادارین ئەو مافە بگەڕێتەوە بۆ خاوەنەکانیان و بە ڕێزیشتان وەکو دەستەی سەرۆکایەتی پەرلەمان لە یەکەم وتارتاندا ئاماژەتان بەوەدا کە کارەکانتان بە شێوەیەکی بێلایەنانە و پیشەیانە ئەنجامەدەین. بۆیە ئومێدەوارین کە ئەم مافی ئۆپۆسیۆن دەستەبەر بکرێ، چونکە بەپێی ئەو زۆرینە پەرلەمانی کە هێزەکانی دەسەڵات دەستەبەریان کردووە، بوونی ئۆپۆسیۆن تەنها بۆ چاودێریکردنە. بۆیە حەقی خۆیەتی ئەم مافە بدرێتەوە بە خاوەنەکانیان و پێگەی ئۆپۆسیۆن لە ناو لیژنەکانی پەرلەمانە پێگەیەکی بەهێز بێت. زۆر سپاس. بەڕێز مامۆستا ئەبوبەکر، پێگەی ئۆپۆزیسیۆن لە ناو پەرلەمان ڕەچاو کراوە و تەطبیقی هەموو مادەکانی پەیڕەوی ناوخۆ بەو شێوەیە دەکرێتن کە هەیە وتفسير عادة بو ماديك بمعزل عن مواد أخرى بجيال مواد كان ديكان ناكرة كهمو بيرو بيك ودخوينيوا إن زادتواني ماديكي بيرو تفسير بكي ولا لا يندستي سروكايتي وبوشي وتفسير كراوا وأن ما في أو برلمانتارو أو فراكسيوناني كحكومة بيك دهن نما في أوانش كخوان وكو أوبوزيسيون إعلان كردوا بهيج شويك بيشيل كاري لبرامبريان دا نكراوا وما دبا ما دو برقبا برقي بيروي ناو خوش تطبيق كراوا وهيشتان إما ناوي أنداماني لجنا كان من نخوين دوتوا ناوي أنداماني لجنا كان كخوين درايوا إنجا أو فراكسيوني كقصي هي لسر أو لجنيا دتواني بنقطة نظام داخل ببي أوي كخوين دراي ودنجي لسر درا تنها لجنيا سايبو لجنة كدنجي لسر ددين لهر لجنيا كقصتان هبو إنجا دتوانن دواي أوي دخوين دريتا وناوكان بنقطة نظام داخل ببن بالي فرمو بەڕێسەرۆکی پەرلەمان ئێوە ببوورە کاکاوە ئێوە خشتەیەکتان ناردۆ دیارەم خشتەیە گەیشتۆ بەدەستێمە ئەم خشتەی کە کۆی گشتی دابەشکردنی ژمارەی ئەندامانی پەرلەمانی کوردستانە بەپێی فراکسیۆنەکان و لیژنە هەمیشەییەکان واتە ئەمە دەرەنجامی ئەو کۆبوونەوە بووە کە پێشتر سەرۆکی فراکسیۆنەکان لەگەڵ دەستی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانە کردویانە بەپێی ئەمە با بڵین پابند بەم خشتەی کە دانرا و دیارە ئەندامانی لیژنەکان و دواتر کە ناوی ئەندامانی لیژنەکان دەخوێنرێتەوە لەسەرەمەیە بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان مادەی 28 هەروەها بڕگەی دووەم دەمێ ئەوەت پێ بڵێم لیژنە هەمیشەییەکان لە ژمارەیەک ئەندام پێک دێن کە نابێت لە 5 ئەندام کەمتر و لە 11 ئەندام زیاتر بن کە نوێنەرایەتی فراکسیۆنەکانی ناو پەرلەمان دەکەن بەپێی ڕێژەی نوێنەرایەتیان لە پەرلەمانی کوردستان. ئەمە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانە ئەو پەیڕەوەیەکان پەرلەمانە کاری لەسەر دەکات و لەم پەیڕەوەدا دەڵێت بەڕوونی ئاماژی بۆ کردو هیچ تەفسیری هەڵناگرێت کە دەڵێت دەبێت نوێنەرایەتی فراکسیۆنەکانی ناو پەرلەمانی کوردستان بکەن. بەڕێسەرۆکی پەرلەمان من دەمەوێت ئەوەت پێ بڵێم کە بەپێی ئەم پەیڕەوە ئێمە مافیەوەمان هەیە لەو لیژنە سەرکیانەی کە پەیوەندیان بە قوت و داهاتی ئەم وڵاتەوە هەیە ئێمە وەکو ئۆپۆزیسیۆنێکی جدی وەک گەورەترین فراکسیۆنی ئۆپۆزیسیۆن ناو پەرلەمانی کوردستانەیە ئەنداممان لەو لیژنانەیە هەبێت لەبەرەوەی
ئەو لیژنانەی کە پەیوەندیان بە دوو بابەتی حەساسەوە هەیە، یەکەمیان دارایی، دووەمیان نەوت و سامانە سروشتیەکان. ئەم دوانە زۆرترین پێویستیان بەوەیە کە بە دوواداشتنی بۆ بکرێت. لەبەرەوە داواکەین کە ئەندامانی فراکسیۆنینەوەی نوێ وەک فراکسیۆنێکی ئۆپۆزیسیۆن لەم لیژنانەدا بوونیان هەبێ. لە حاڵەتێکی دیکەشدا دەمەوێت پێ بڵم بڕە سەرۆکی پەرلەمان، ئەمە عورفە لە هەموو دنیادا. فراکسیۆنە ئۆپۆزیسیۆنەکان لەو لیژنانەی کە گرنگن، لەو لیژنانەی کە بۆ نمونە پەیوەندیان بە قوت و ژیان و داهاتی خەڵکەوە هەیە، لەو لیژنانەدا بوونیان هەیە. یان پرسیارەکە ئەوەیە چ لۆژیکێک بۆ نمونە ئەمە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان، ئەمە یاساکە و عورفەکەش چی ڕێگادا بەوەی کە ئەندامانی فراکسیۆنی نەوەی نوێ لەو لیژنانەدا بوونیان نەبێ. سپاس. بەڕێز سکرتێری پەرلەمان ناوی لیژنەی دارایی و کاروباری ئابووری بخوێننەوە. بەڕێز با ناوەکان بخوێندرێتەوە، دوای خوێندنەوەی ناوەکان ئینجا نقطە نیزامی کە وەردەگرین ئەگەر لەسەر دووبارەکردنەوەی هەمان قسەکانی بەڕێزیانە. پێم گوتن کتم ئەندامانی پەرلەمان تا ناو نەخوێندرێتەوە تۆ ناتوانانی بە نقطە نیزام داخل بی، گلەیی لە بوونی لیژنەیەک دەکە هێشتا نەخوێندراوەتەوە ناوەکانی. ناوەکان لێرە بە شێوەیەکی ڕەسمی دەخوێندرێتەوە. يعني ئەو خشتە من ئاماژەم پێکرد بەڕە سەرۆکی پەرلەمان، يعني خشتە هەیە. ئەندامانی لێژنەی دارایی و کاروباری ئابووری: 1. بەهجەت عەلی ئیبراهیم مستەفا، 2. هیویدار ئەحمەد سەلمان یوسف، 3. نەجات شعبان عەبدوڵڵا دیلۆ، 4. ئەرشەد حوسێن محەممەد ڕەشید، 5. لیزە فەلەکەدین سابر محمود، 6. زیاد جەبار محەممەد قادر، 7. ڕێواز فایق حوسێن محەممەد، 8. عەلی حەمەد صالح تاها، 9. سۆران عمر سعید ئەحمەد، 10. شێرکۆ جەودەت مستەفا، 11. محەممەد سعدەدین ئەنوەر شکر. بەڕێ سەرۆکی پەرلەمان، ئەمە سەرۆکی پەرلەمان، یعنی ئەمە ببورن. ئەمە ئەوە بوو ئەم نقطە نیزامە، ینی کە من ئێستا بەڕوونی ئاماژەم پێکرد. ئەوە لیژنەی دارایی یەکێکە لە لیژنە سەرۆکیەکان. ڕێگات نەدراوە قسە بکەی بەڕێ سەرۆکی پەرلەمان. من پێشتر قسەم بۆ کردویت. بەڕێ سەرۆکی فراکسیۆنی نەوەی نوێ قسەیەکی هەیە لەسەر ئەو بابەتە بۆی ئەندامانتان هەمووی دووبارەی نەکەنەوە. ئەگەر بەڕێ سەرۆکی فراکسیۆن قسەیەکی هەیە با بفەرمووێت. بەڵێ بەڕێ سەرۆکی پەرلەمان، بەڕێزان دەستەی سەرۆکایەتی، دیارە ئێمە پێش هەموو کەس لەم پەرلەمانەیە دەبێ ڕێزی یاسا بگرین و ڕێزی ئەو پەیڕەوە بکرین کە خۆمان دامان ناوە. ئەم پەیڕەوی ناوخۆیە ئێمە وەکو فراکسیۆنینەوەی نوێ سەربارەوەی دەستمان نییە لە دانانی ئەم پەیڕەوەیە، بەڵام لەبەرەوەی ئێستا یاسایە و بەرکارە ڕێزی دەگرین و فراکسیۆنینەوەی نوێ لە مەبدەئیە بریتیە لە ڕێزگرتنی یاسا و ڕێزگرتنی دیموکراسی و کارکردن بە بنەماکانی دیموکراسی و یاسا و ئەم پەیڕەوەی کە خۆتان داداناوە. قسەکە لەسەر ئەوەیە بە پێی یاسای سانتیلیگۆ کە لیژنەکانی پێدابەش کراوە لە فراکسیۆنی پارتی 5 ئەندامی پێدراوە لە لیژنەی دارایی. فراکسیۆنی یەکێتی کە 2 ئەندامی بەردەکەوێت 2 ئەندامی پێدراوە. فراکسیۆنی گۆڕان کە 2 ئەندامی بەردەکەوێت کە 1 ئەندامی بەردەکەوێت ئەندامێکی پێدراوە. فراکسیۆنی نەوەی نوێ کە 1 ئەندامی بەردەکەوێت ئەندامی پێنەدراوە. ئەمە بە تەواوەتی پێشێلکردنی بڕگەی دووەمی مادەی 28 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانە کە جەنابتان ئێستا هێناوتانە و لەم پەرلەمانەیە دەتانەوێت دەنگی لە سەر بدرێ. و من پێشتریش لەگەڵ بەڕێستانە دانیشتوین بە ناوی دەستەی بە ناوی فراکسیۆنی نەوەی نوێوە نیگەرانی فراکسیۆنەکەمان پێگەیاندوون کە لە دابەشکاری ئەم لیژنانەیە لایەنداری کراوە و پێشێلی پەیڕەوی ناوخۆ کراوە و ئەم بێبەشکردنەی گەورەترین فراکسیۆنی پەرلەمانی لە گەورەترین فراکسیۆنی ئۆپۆزیسیۆن لە پەرلەمانە بێبەشکردنی لە لیژنەی دارایی بە مەبەستی دیزە بە دەرخۆنەکردنی ئەو گەندەڵی و ناشەفافی و گەندەڵەیە کە لە وەزارەتی داراییە هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە کابینەی داهاتوودا ڕەنگە بکرێ و بۆ ئەوەیە کە گەورەترین فراکسیۆنی ئۆپۆزیسیۆن لە لیژنەی داراییە چاودێری وەزارەتی دارایی نەکات. ئەوەی کە بەلای منەوە گرنگە ئەوەیە وەکو عرفێکی پەرلەمانی لە زۆرێک لە وڵاتە پێشکەوتەکانە نەک تەنها ئەندامبوونی فراکسیۆنی ئۆپۆزیسیۆن لە ناو لیژنەی داراییە ڕێک خراوە بە پێی پەیڕەوی ناوخۆ بە پێی دەستور، سەرۆکایەتی لیژنەی دارایی دەدرێت بە فراکسیۆنی ئۆپۆزیسیۆن لە ناو پەرلەمانە. لەبەرەوە ئەمە بە تەواوەتی پێچەوانەی ئەو پەیڕەوەیە کە ئەم پەرلەمانە دەبێت لەسەری بڕوا و ئەرکی پیشەیی و ئەرکی ئەخلاقی دەستەی سەرۆکایەتیە
کە پارێزگاری بکەن لەم پەیڕەوی ناوخۆی و لەم یاساییە کە لەم یاسایی کە خۆتان بەرکاتتان کردووە تکایە داواکەم بە ناوی فراکسیۆنەکەمەوە کە پێداچوونەوە بگرێت لەم دابشکاریە و پێشتریش پێداچوونەوە پێشتریش داوامان کردووە. نقطەی دووەمم ئەو لیژنانەی کە ببوورە ئەو لیژنانەی کە بەپێم زیاتر ڕێگات بدەم بەپێ ئەو پەیڕەوە بەپێ ئەو پەیڕەوە بە 1 دقە زیاتر ناتوانین بە نقطە نیزام ڕێگاتام دێ. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو لیژنانەی کە ئێمە تیادرانراوین بە هیچ پەیامەکەتان گەیشت ئێمە لێرە ناجێ بەجێ پەیڕەومان کردووە و تەطبیقی هەمان مادەمان کردووە دەستەی سەرۆکایەتی حەقی هەیە بە پێی توانە و بە پێی خواست و بە پێی پێداویستی لیژنەکان ئەندامان دابەش بکاتن بەسەر لیژنەکاندا. پەیامەکەتان گەیشتووە و بەڕێز سەرۆکی فراکسیۆن کاکمەم فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان طبعاً ئەرچی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانە کە قانون جێبەجێکات ئەم پەیڕەوی ناوخۆیی کە دەرکراوە لە 1970 ساڵی ڕابردوو لە خولی پێشووترا بە زۆرینە تێپەڕێنراوە ئێمە وەکو فراکسیۆنەکەمان دەستمان نەبووە لە دەرکردنیە کەواتە بەڵام ئێمە پێوەی پابەندی وەکو سەرۆکی فراکسیۆنەکەمان چرەختی لێکردەوە بۆیە بەرپرسیارەتی قانونی و پیشەیی جەنابتانە لەسەرەوەی کە ئەبێ ئەم دەستور ئەم پەیڕەوەکو خۆی جێبەجێکرێ پێشێلکاریەکی تەواوەتی هەیە بۆ مادەی 28 هەر دوو بڕگەی دووەم و بڕگەی چوارەمی ئەم مادەیە بۆیە هیچ تەویلێکی کە هیچ لێکدانەوێکی کە هەڵناگری ئێمە باس لەوەکەین کە بڵین نەخێر پەیڕەو جێبەجێ کراوە وەکو خۆی نەخێر تەکیدی لێکەمەوە پەیڕەوەکە پێشێل کراوە مادەی 28 بڕگەی دووەم و بڕگەی چوارەم پێشێل کراوە بۆیە داواکەین لە بەڕێستان و ئەو ناوانی کە ڕاگەیاندراوە ئێمە احترازمان هەیە و سەرۆکی فراکسیۆنتانە دووبارەیە قسەکان تکایە دووبارەیە قسەکان و پەیامەکەتان گەیشتووە و قسەکان دووبارەیە هەر بەپێی ئەو پەیڕەوە ناتوانین لە 1 دقە زیاتر ڕێ بدەین و ناشتوانین قسەی دووبارە وەربگرین. بەڕێز کاکومێت بەڕێز سەرۆکی پەرلەمان بە پێی مادە 28 لە پەیڕە و باز لەوە دەکات لێژنە هەمیشەییەکانی پەرلەمان داوای ڕوونکردنەوە لە جەنابتان دەکەین ئەمە لێژنەی سەرەکی و لاوەچی هەیە لە ناو پەیڕە و لە کاری پەرلەمانی هیچ لێژنەیەک لەسەر هیچ لێژنەیەکی دیکە تەفزیلکرایە کە کامە لێژنە سەرەکی و کامە لاوەچێت زۆر سپاس. نەخێر هەموو لیژنەکان بە پێی پەیڕەوی ناوخۆ ئەهەمیەتی خۆیان هەیە. بەڕێز کاک سۆران بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی 28 بڕگەی دووەم دەڵێت لیژنە هەمیشەییەکان لە ژمارەیەک ئەندام پێک دێ کە نابێت لە 5 ئەندام کەمتر و لە 11 ئەندام زیاتر بن کە نوێنەرایەتی فراکسیۆنەکانی ناو پەرلەمانەکەن بە پێی ڕێژەی نوێنەرایەتیان لە پەرلەمان بۆ ئێمەیان پشتیوانی داواکەی فراکسیۆنی نەوەی نوێیەکە مافی خۆیانە ڕێژەیان لە 8 کورسیە کە ئەندامێکیان لە لیژنە سیادیەکان نەگلاوەکی و پاشەکی هەبێت بۆیە پشتیوانی داواکەیانەکەم هیوادارم بە هەندی ژۆر بگیرێ ملاحەزاتی فراکسیۆنەکان کە لە کۆبوونەوەی سەرۆک فراکسیۆنەکان لەگەڵ بەڕێستان لە دەستەی سەرۆکایەتی داویانە لەسەر کۆی لیژنەکان چکەگەر لیژنەیەک ڕۆی دوو ڕۆی سێ ڕۆی ملاحەزەی ئێمە لە لیژنەی بۆ نمونە دەیەم تازە وەرناگیرێت لەبەرەوەی لیژنەکان تەکمیلە بن. زۆر سپاس. پێویستە لە کاتی تەفسیرکردنی نەس تەفسیری نەسەکانی تریش بخوێننەوە هەر بڕگەیەک دوو بڕگە دوای ئەو حەقیشی داوە بە دەستەی سەرۆکایەتی کە لە دابەشکردنی ئەندامان بەسەر لیژنەکاندا توانا و پسپۆڕیەتی و هەروەها پێداویستی لیژنەکان بەرچاو بخات. کاک عەلی تکایە بەڕێز سەرۆکی پەرلەمان کاک عەلی فەرموو کاک عەلی فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان داوا دەکەم بە پێی پەیڕە و نەشێوێنی جەلسەکە. بەڕێز کاک عەلی بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان بەڕێز کاک عەلی هەموو فراکسیۆنەکان داواکارین
التزام بکرێ بە پێڕەوی ناوخۆ من پێم وایە گرنگترین شت ئەوەیە پێشەوەی هەر موداخلەیە بکرێ پێویستە سەرۆکایەتی پەرلەمان تەوزیحاتدا بۆ هەموو ئەندامانی پەرلەمان و ڕای گشتیش لەسەر چه ئەساسێم لیژنانە تەوزیع کراوە پێوەرەکان چین لەکوێ التیزام بە پێڕەو کراوە لەکوێ التیزام نەکراوە تەوزیحاتی تەواو بدرێت بۆ ئەوەی کۆتایی بە مناقەشە بهێنرێ بۆیە من داواکارم ئێستا پاش قسەکانی من يعني هەمومان تێگەێنرێ ئەم قەنەعەتە دروست کرێ ئایا اختصاصە ئایا پسپۆڕیە ئایا کورسیە ئایا عەدالەتە ئایا تەوزیعاتی لیژنەکان چ لیژنەیە بەرامبەر چ لیژنەیە ئەو پێوەرانە چین کە پێی دابەشکراوە و ئەوەی کۆتایی بە مناقەشە بهێنرێ و هەموو کەسیش دڵنیا بێ کە حقوقی پارێزاوە لەم پەرلەمانە. بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئێستا داوا لە جێگیری سەرۆکی پەرلەمان دەکەین کە ڕوونکردنەوەیەکی علمیانە لەسەر چۆنیەتی دابەشکردنی ئەندامان بەسەر لیژنەکاندا بکاتن. بەڵێ. بە ناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمانی کوردستان. دوا بە دوای کۆبوونەوەی نائاسایی ژمارەیەکی ڕۆژی 26/2/2019 پەرلەمانی کوردستان کە تیایدا لیژنەی یاسایی پێکێنرا داوا لە نوێنەری سەرجەم فراکسیۆنەکان کرا کە لە کۆبوونەوەیەک لەگەڵ دەستەی سەرۆکایەتی ئامادە بن بۆیە ڕۆژی 27/2 کۆبوونەوەی سەرجەم سەرۆک فراکسیۆنەکان لە هۆڵی مادەی 140 ئەنجام درا بە سەرپەرشتی جێگری سەرۆکی پەرلەمان و ئامادەبوونی سکرتێری پەرلەمان بۆ ئامادەکاری دابەشکردنی ئەندامان بەسەر ئەو چواردە لیژنەی کەماونەتەوە. لەو کۆبوونەوەیە بە کۆی دەنگی فراکسیۆنەکان پێوەری سانتیگۆ 1.4 کرایە بنەما بۆ بەرکەوتەی هەڵبژارن و ڕێژەی ئەندامانی هەر فراکسیۆنێک لە هەر 15 لیژنەکەی پەرلەمانی. پێشتریش هەم بۆی پەرلەمانتارە بەڕێزەکان و ڕای گشتیش بزانن ڕایەک هەبوو کە بە پێی سانتیگۆ 1.7 دابەش بکرێ. ئەگەر بە پێی سانتیگۆ 1.7 دابەش کرایە تەنها فراکسیۆنی یەکێتی و پارتی و گۆڕان ئەندامیان لە لیژنە یاسایی بەرەکەوت لەگەڵ هەندێک لە لیژنەکانی تر. ڕایەکی ترە بوو کە بە 1.6 دابەش بکرێ. ئەگەر بەوەش وایە بە تەنها فراکسیۆنی پارتی یەکێتی گۆڕان نەوەی نوێ ئەندامیان لە لیژنەکان بەرەکەوت فراکسیۆنەکانی تر بێبەشەکران. ڕای دەستەی سەرۆکایەتی ئەوە بوو کە ئێمە ڕامان وایە هەموو فراکسیۆنە بەڕێزەکان لە ناو پەرلەمانی کوردستان بە پێی ڕێژەی بەرکەوتەی خۆیان لە هەر 15 لیژنەکەی پەرلەمانە نوێنەریان هەبێ. بۆیە ئێمە تەشجیعی ئەومان کرد و سپاس بۆ فراکسیۆنە بەڕێزەکان بە کۆی دەنگ بەبێ ئیستیسنا 1.4 کرایە بناما بۆ دابەشکاری ئەندامان بەسەر لیژنەکانە. و ئێمە لە هەمان ڕۆژ لە ڕۆژی 27/2 داوامان لە هەموو فراکسیۆنەکان کرد کە تا ڕۆژی 3/3/2019 فۆرمی ئەندامێتی لیژنەکان لەلایەن فراکسیۆنەکانەوە ئاراستەی دەستەی سەرۆکایەتی بکرێ. ڕۆژی یەکشەممە 3 کۆبوونەوەی سەرجەم فراکسیۆنەکان کراوە لەگەڵ دەستەی سەرۆکایەتی بە سەرپەرشتی بەڕێز سکرتێری پەرلەمان و فۆرمەکان وەرگیراون. دواتر دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بە حکمی مادەی 28 و بەرگەکانی یەکەم و دووەم و چوارەم کە بەرکەوتەی هەڵبژاردن توانا و خواست و پێویستی لیژنەکان لە بەرچاو گیراوە کراوەتە بنەما و لەبەرەوە ئێمە 15 لیژنەمان هەیە و لیژنەکانیش ئەبێ 5 تا 11 ئەندامیان هەبێ. ئێمە ئەو ڕایەمان پەسەند کرد کە هەموو لیژنەکان 11 ئەندامیان هەبێ بۆی تەواوی فراکسیۆنەکان تەواجودیان لە تەواوی لیژنەکانی ناو پەرلەمانە هەبێ. 15 لیژنە ئەگەر زەربی 11 ئەندامی کەین ئەکاتە 165 ئەندام. ئێمە ئەندامانی دەستەی سەرۆکایەتی لە 111 ئەندامەکەی پەرلەمان دەرکراون بۆیە ئەم 165 بەرکەوتەی ناو لیژنەکان دابەشی سەر 108 پەرلەمانتار کراوە. بۆیە ڕێژەی بەهای ئەندامێتی لە هەر لیژنەیەک بۆ هەر پەرلەمانتارێک کردبووە 1.52 بەمەش فراکسیۆنی پارتی کە خاوەنی 45 کورسیە لەگەڵ سۆشیالیست 69 بەرکەوتیان هەیە، فراکسیۆنی یەکێتی 30 بەرکەوتیان هەیە، فراکسیۆنی گۆڕان 18 بەرکەوتە، فراکسیۆنی نەوەی نێ 12، فراکسیۆنی کۆمەڵ 11، فراکسیۆنی یەکگرتو ئیسلامی 5، پێکاتەی تورکمان و کلدان و سریان و ئاشور و ئەرمەن پێکەوە 15، ئازادی 2. و ئێمە بەپێی پسپۆڕی، بەپێی ئەزمون، بەپێی بەرکەوتە دەستەی سەرۆکایەتی تەواوی ئەو فۆرمانەی هێنا و لەگەڵ ئەم بەرکەوتە علمیەی کە باس کراوە دابەشکاریەکان کرا لە کۆبوونەوەی ڕۆژی 10/3/2019 بە ئامادەبوونی سەرجەم فراکسیۆنەکان کۆبوونەوەیەک لەگەڵ دەستەی سەرۆکایەتی بە ئامادەبوونی سەرۆک و جێگر و سکرتێری پەرلەمان ئەنجام درا. لەو کۆبوونەوەی ڕای دەستەی سەرۆکایەتی دووبارە ڕوون کرایەوە کە بەپێی پەیڕەو وەکو دەستەی سەرۆکایەتی بێلایەنانە لەسەر بنەمای زانستی و توانا و بەرکەوتە و پێویستی لیژنەکان ئەندامان دابەشکران. دواتر وەکو دەستەی سەرۆکایەتی ئەو پێشنیارەمان خستە بەردەم سەرجەم فراکسیۆنە بەڕێزەکان کە ئێمە بەپێی ئەم بەرکەوتە علمیە کە خۆتان پەسەندتان کردو 1.4 بێ، بەپێی ئەو بەرکەوتە علمیە کە هەموو فراکسیۆنەکان بوتیان بەرکەوتەیەکی زانستی عادیلانەی تەواوە خرایە ڕوو
و لەو کوبوونەوەیە باس لەوەش کرا کە ئێمە وتمان فراکسیۆنە بەڕێزەکان ئەمڕۆ دەی سێیە ئەتوانە لەناو خۆتانە هاوپەیمانی دروستەکەن ڕێککەوتن دروستەکەن ئاڵگۆڕی ئەندامانەکەن ئەمە بۆ فراکسیۆنەکان بەجێ ئەهێڵین ووا بوو فراکسیۆنی یەکێتی و یەکگرت و ڕێککەوتنیان کرد ئاڵگۆڕیان بە هەندێک لە ئەندامەکانیان کرد فراکسیۆنی پێکاتەکان لەگەڵ فراکسیۆنی گۆڕان ڕێککەوتنیان کرد هەندێک ئاڵگۆڕیان بە ئەندامەکانیان کرد و لەوێش بەپێی پرۆتۆکۆلی دانیشتنەکە جێگری سەرۆکی فراکسیۆنی نەوەی نوێ نامەیەکی ئاراستەی دەستەی سەرۆکایەتی کرد داوای کرد کە لە لیژنەی دارایی و سامانە سروشتیەکان و پێشمەرگە نوێنەریان هەبێ ئێمە وەکو دەستەی سەرۆکایەتی لەسەر پێشنیارەکان بە نووسیمانە وەکو دەستەی سەرۆکایەتی پشتیوانی ئەوەکەین هەموو فراکسیۆنێک لە هەموو لیژنەکان نوێنەریان هەبێت بەڵام بڕۆن لەگەڵ فراکسیۆنە بەڕێزەکانی تر بۆ خۆتان هاوپەیمانی بکەن ئێمە وەکو دەستەی سەرۆکاتی لاریمان نییە و پشتیوانی ئەوە شەکەین هەر فراکسیۆنێک بێت لە هەر لیژنەیەک بێت بەڵام بەپێی بەرکەوتە و بەپێی پێویستی و بەپێی پسپۆڕەتی ئەوەی کە ئەکرێ بۆیە بەڕێزان تاکی دەکەینەوە لە دەستەی سەرۆکایەتی ئەم شێوازە دابەشکاری کە کراوە ئێمە بێلایەنانە مامەڵەمان لەگەڵا کردووە بۆ فراکسیۆنەکان خۆیانمان بەجێشتووە و ئەو بەرکەوتە 1.4 کە دانراوە لەسەر بڕیار و داواکاری سەرجەم فراکسیۆنەکان بۆیە هیچ خاڵێک نەپێشێلکاری پەیڕەوی هەیە و دەرفەتی یەکسانیش بۆ فراکسیۆنەکان ڕەخسێنراوە هەر 15 لیژنەکەش لیژنەی پەرلەمانین هیچ جیاوازێک لەناو ئەم لیژنانانیە پەرلەمانتار ئازادە لە کاری پەرلەمانی و لە هەر لیژنەیەکی شکا و زۆر سپاس بەڕێزان ئەندامانی پەرلەمان دوای پێدانی ڕوونکردنەوە داوا لە فراکسیۆنینەوەی نوێ دەکەم بە پێی مادەی 57 ڕێک و پێچی دانیشتنەکە بپارێزن بە پێی بڕگەی دووی هەمان مادە ئاگادارتان دەکەینەوە ڕێک و پێچی جەلسەکە بپارێزن بە پێی بڕگەی چواری مادەی 57 داوا لە فراکسیۆنینەوەی نوێ دەکەم جەلسەکە جێبێڵێ دانیشتنەکە بەجێبێڵن بە پێی بڕگەی چواری مادەی 57 داوا دەکەم دانیشتنەکە دەرگاکە بکەنەوە دانیشتنەکە جێبێڵن دانیشتنەکە جێبێڵن دانیشتنەکە جێبێڵن بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز سەرۆکی فراکسیۆنینەوەی نوێ تکا دەکەم ئەندامانی خۆت بە پێی مادەی 57 ئاگادارم کردنەوە کە جەلسەکە نەشێوێنن بە پێی بڕگەی چوار لە هەمان مادە پێتان ڕادەگەێنم کە جەلسەکە جێبێڵن بۆی بە شێوەیەکی ئەمە پەیوەندی بە قوتی خەڵکەوە هەیە لیژنەی دارایی دەدەینە دەنگدان جیرە تکایە یان هێمنی بپارێزن یان بچنە دەرێ بەڵێ بێدەن
نقطەی نظامیمان هەیە. حەفت بڕگەی چوار دەبێ هۆڵەکە جێبێڵن یان هێمنی هۆڵەکە دەپارێزن یان هۆڵەکە جێدێڵن قسەی خۆتان کردووە تکایە هیچ ئەندامێک لە جێ خۆی قسە نەکا بەبێ بەڕێ سەرۆکی پەرلەمان بئیزن خاڵی یەکەم هیچ ئەندامێک لە جێ خۆی قسە نەکا بەبێ ئیزن خاڵی یەکەم خاڵی دووەم فراکسیۆنینەوەی نوێ لە ڕێگای سەرۆکی فراکسیۆن و لە ڕێگای دوو ئەندامی کە پەیامی خۆی گەیاندووە پەیامەکەتان گەیشتووە و قسەی خۆتان کردووە لەسەر بابەتەکەەوە جوابی خۆشتان وەرگرتووە هەر بەپێی پەیڕەو هەر بەپێی پەیڕەو هەر بەپێی پەیڕەو بەپێی مادەی 57 هەر پێشێلکاریەکی کە هەر کارێکی کە بۆ شێواندنی جەلسەکە بکرێتن دەبێت بە زۆر جەلسەکە جێبێڵن ئاگاداری خۆتان لیژنەی دارایی دەدەینە دەنگدان چەند کەس لەگەڵیەتی دەنگدانە تکایە گفتوگۆ تەواو لیژنەی دارایی درایە دەنگدان چەند کەس لەگەڵیەتی دەست بەرزکاتەوە بەپێی پەیڕەو لە کاتی دەنگدان هیچ گفتوگۆیەک ناکرێت لیژنەی دارایی درایە دەنگدان چەند کەس لەگەڵیەتی بێدەنگی پارێزن شەست و پێنج کەس لەگەڵیەتی چەند کەس لەگەڵی نییە؟ چەند کەس لەگەڵی نییە؟ لەگەڵی نییە؟ کاتەوەی لەگەڵ نییە؟ لەگەڵی نییە کەوا بێ بە زۆرینەی دەنگ پەسەند کرا سکرتێری پەرلەمان ئەندامانی بێدەنگ تکایە ئەندامانی لیژنەی پێشمەرگە و ناوخۆ ئاسایش و ئەنجومەنە خۆجێیەکان بخوێننەوە بەڕێ سەرۆکی پەرلەمان ئەندامانی لێژنەی پێشمەرگە و ناوخۆ و ئاسایشی ئەنجومەنە خۆجێیەکان 1 ڕێڤینگ محەممەد عەلی محەممەد 2 حکمت محەممەد عەبوو زیاد عیسە 3 ڕزگار عیسە سوار عیسە 4 سەروان محەممەد عەلی حاجی 5 جەمال حوێز مستەفە خضر 6 عوثمان کەریم سوارە حەمەد 7 باڵەم بۆ محەممەد عەلی ئەحمەد 8 شاخەوان ڕەوف مستەفە میران 9 ئەبوو بەکر عومەر عەبدوڵڵە سەعید 10 ڕۆمیە حوزەیران نیسان هەکاری 11 عەبدوڵڵە مەحموود محەممەد سان ئەحمەد بەڵێ ئەو ناوانەی کە گوێ بیست بوون ناوی ئەندامانی لیژنەی پێشمەرگە و ناوخۆ و ئاسایش و ئەنجومەنە خۆجێیەکانە دەی خەینە دەنگدان چەند کەس لەگەڵیەتی بەڕێز کاکومێت بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز سەرۆکی پەرلەمان بەپێی مادە 56 بڕگەی 1 2 3 خاڵی پێڕەوی دیاری کراوە داوای ڕوونکردنەوە لە لێژنەی پێشووتر لە جێگری سەرۆکی پەرلەمان کرا ڕوونکردنەوە درا ئەو قسانەی ئێستا لێرە بە ناوی خاڵی پێڕەوی دەکرێن هیچ خاڵی پێڕەوی نین لە کۆبنەوەی فراکسیۆنەکان ئەو گفتوگۆیەکرا تکایە لێژنە بە لێژنە بیخین و بیخە دەنگدان تەنها ئێمە لە لێژنەی پێشمەرگە لە بەرکەوتی خۆمان گۆڕانکاریەکمان هەیە لە جێی بەڕێز ڕزگار عیسا سوار بەڕێز نزار مەلا غەفار ئیزافە دەکەین و زۆر سپاس چی نظام وەرناگیرێت چووکە دراوەتە دەنگدان هیچ نقطەیەکی نظامی وەرناگیرێت نزار مەلا سەرۆکی پەرلەمان لە لێژنەی پێشمەرگە و ناوخۆ و ئاسایش و ئەنجومەنی خۆجێیەکان خرایە دەنگدان تکایە چەند کەس لەگەڵێت
66 کەس لەگەڵە زۆر سوپاس چەند کەس لەگەڵ نییە دەست بەرزکاتەوەی کە ڕەزامەند نەبوو لە سەرەوە ناوانە چەند کەس لەگەڵ نییە چەند کەس لەگەڵ نییە وامە دەنگدان نییە 66 دەنگ لیژنەکە پەسەند کرا لیژنەی کشت و کاڵ و ئاودێری سفير آغا عمر آغا قادر 2 شوان كريم محمد صادق 3 روجان إبراهيم علي طه 4 زينان رشيد خان أوبر 5 هيرش حسن حمد فقير 6 عثمان كريم سوارة حمد 7 ياسين خضر طه سليمان 8 سيبان سليم حسن 9 عثمان علي اسماعيل حمد أمين 10 اسماعيل علي طه محي الدين حسن يوسف قادر برسالة البرلمان فراكسيون بارتي للجنة كشتوكال ناداني روجان داناني دكتور صباح محمود محمد ئەو ئەندامانەی کە جێوبیست بوون ئەندامانی لیژنەی کچت و کاڵ و ئاودێری بوو چەند کەس لەگەڵا دەست بەرزکاتەوە شستو کاک سەروان تکایە هێمنی جەلسەکە بپارێزن 69 ئەندام لەگەڵ ئەو ناوانەی کە خوێندرایەوە لە لیژنەی کشت و کاڵ چەند کەس لەگەڵ نییە بەڵێ کاک سۆران بەڕێز سەرۆکی پەرلەمان بەپێی مادەی 54 بەڕێز سەرۆکی پەرلەمان بەپێی مادەی 54 بڕگەی دووەم نابێ ئەندام وەڵامی ئەندامی تر بداتەوە و توانجی لێ بدا و ئاخاوتنی خۆی یاهی ئەندامی تر دووبارە بکاتەوە تەنیا دەتوانێت پشتگیری بکات بۆیە هیوادارم جەنابتان پەیڕە و وەکو خۆی جێبەجێ بکەن بەسەر هەمووانە ئەندام مافی نییە بەرامبەر ئەندامی تر تەداخل بکات توانجی لێ بدا و بەڵێ زۆر ڕاستە ئێمەش ڕێگای کەسمان نەداوە نەوەڵام بداتەوە نەتوانجیش لە ئاخاوتنی کەس بداتن هەر کەسێکیش بەبێ ئیزنی سەرۆکی پەرلەمان قسەی کردووە ئاخاوتنەکانی لە پرۆتۆکۆڵ ڕەش دەکرێتەوە بە هیچ شێوەیەک تەسجیل ناکرێت ئەندامانی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا و توێژینەوەی زانستیت کە ئایا سکرتێری پەرلەمان بیان خوێنەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان لێژنەی پەروەردە و خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی 1 حەسیبە سعید ئیبراهیم لەشکری 2 گوڵستان باقی سلەیمان یاسین 3 گەلاوێش عوبەید عوثمان خضر 4 سەلام عەبدوڵڵا حەسەن ڕەسوول 5 زێدان ڕەشید خان ئۆدەڵ 6 شەمۆل ئەشین سابر میرە 7 ڕاهی ڕەهبەر ئیبراهیم سعید 8 ئاشنا عەبدوڵڵا قادر 9 شادی نەوزاد وەهاب محەممەد ئەمین 10 هەلز ئەحمەد محەممەد حەسەن 11 فەرید یعقوب ئیلیە گرگویس
ئەو ناوانەی کە گوێ بیست بوون دەیخەینە دەنگدان چەند کەس لەگەڵیەتی نقطە نظامی هەیە بەڵێ فەرموو کاک عەبدولسەلام بەڕێز سەرۆکی پەرلەمان ناوی تاوم عەبدولسەلام عەبدوڵڵا حەسەن ئەحمەدە نەک سەلام عەبدوڵڵا حەسەن تەمام ڕاست کرایەوە خرایە دەنگدان نقطە نظامی نەما دەی چەند کەس لەگەڵیەتی خرایە دەنگدان کە خرایە دەنگدان گفتوگۆ و نقطە نظام وەرناگیرێ شەست و پێنج کەس لەگەڵیەتی زۆر سوپاس چەند کەس لەگەڵی نییە حەوت کەس لەگەڵی نییە کەوا بێ بە زۆرینەی دەنگ پەسەند کرا لیژنەی کاروباری تەندروستی و ژینگە و مافی بەکاربەر فەرموو سکرتێری پەرلەمان بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان لیژنەی کاروباری تەندروستی و ژینگە و مافی بەکاربەر یەک صباح محمود محمد مصطفى دو زانا خالد اسماعيل مصطفى سي روجان إبراهيم علي طه چوار قلاويش عبيد عثمان خضر بينز بختيار شكري سليمان عبد الله شش لقمان حمد حازي مصطفى حوت شنو أشقي عبد الله محمد هش شايان كاكا صالح محمد نو زلال محمد أمين أحمد ده كاظم فاروق نامي قادر يانزا مسلم عبد الله الرسول أحمد دەیخەینە دەنگدان چەند کەس لەگەڵیەتی شەست و پێنج کەس لەگەڵیەتی زۆر سوپاس چەند کەس لەگەڵی نییە سێ کەس لەگەڵی نییە کەوا بێ بە زۆرینەی دەنگ پەسەند کرا لیژنەی کاروباری شەهیدان و جینۆساید و زیندانیانی سیاسی بەڕێز سەرۆکی پەرلەمان لیژنەی کاروباری شەهیدان و جینۆساید و زیندانیانی سیاسی یەک بەهمان کاک عەبدوڵڵا ئەحمەد عەلی دو ژیان تاهر ئەحمەد عەبدولکەریم سه سوسر محمد ميرخان سعيد چوار إدريس إسماعيل عبوش مصطفى بنت سروان محمد علي حاجي شش عبد الناصر أحمد علي كاكولاو هشت حفت هجان حسن أحمد عبد الله هشت رزقار محمد محمود نو دياري أنور حمر رحيم ده هورمان حمر شريف حمر رشيد يانزا فاهي كمال سوغومون هوهام ئەو ناوانەی کە خوێندرانەوە دەیدەینە دەنگدان چەند کەس لەگەڵیەتی شێست و حەوت کەس لەگەڵیەتی سوپاس چەند کەس لەگەڵی نییە سێ کەس لەگەڵی نییە کەوا بێ بە زۆرینەی دەنگ پەسەند کرا بەڕێز سکرتێری پەرلەمان ئەندامانی لیژنەی پەیوەندیەکان و ڕەوەندی کوردستانی بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەندامانی لیژنەی پەیوەندیەکان و ڕەوەندی کوردستانی یەک إدريس إسماعيل عبوش مصطفى دو تيا حميد شريف موسى سي ريبوار عبد الرحيم عبد الله عمر سوار جيان طاهر أحمد عبد الرحيم بنت كاروان عبد الرحمن عبد الله قادر شش سلمى فتاح توفيق محمد حوت بلين إسماعيل حاجي إبراهيم هشت آشنا عبد الله قادر نون سلوان فرج محمد دا عبد الستار مزيد قادر محمود يانزا محمد سعيد أنور شكر محمد سعيد أنور شكر ئەو ناوانەی کە خوێندرانەوە دەیخەینە دەنگدان چەند کەس لەگەڵیەتی
حەفتا بەڕێز لەگەڵیەتی چەند بەڕێز تەئیدی ناکا؟ سێ کەوا بێ بە زۆرینەی دەنگ پەسەند کرا. بەڵێ. ئەندامانی لیژنەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەندامانی لێژنەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم: یەک لیزە فەلەکەدین سابر محمود، دوو جوان یونس محەممەد سەلیم، سێ هەدیە مراد حەیدەر علو، چوار مەم ئسکەندەر مەم ئسکەندەر، پێنج سەفین ئاغا عومەر ئاغا قادر، شەش عەبدولناسر ئەحمەد عەلی کاکەلاو، حەفت جەمال حوێز مستەفا خضر، هەشت شیرین ئەمین عەبدولعەزیز خورشید، نۆ گۆران عومەر عەلی غەریب، ده سیروان فەرەج محەممەد، یازدە محیەدین حەسەن یوسف قادر. ئەو ناوانەی کە خوێندرایەوە دەیخەینە دەنگدان چەند بەڕێز لەگەڵیەتی دەست بەرزکاتەوە. شەست و پێنج کەس لەگەڵیەتی سوپاس چەند بەڕێز لەگەڵی نییە؟ سێ بەڕێز لەگەڵی نییە کەوا بێ بە زۆرینەی دەنگ پەسەند کرا. ئەندامانی لیژنەی وزە و سامانە سروشتیەکان و پیشەسازی و بازرگانی تکایە بیخوێنەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەندامانی لێژنەی وزە و سامانە سروشتیەکان و پیشەسازی و بازرگانی: یەک بەختیار شوکری سلەیمان عەبدوڵڵا، دوو ڕێبوار عەبدوڕەحیم عەبدوڵڵا عومەر، سێ جیهاد حەسەن ئیبراهیم عومەر، چوار پێشەوە تاهر مستەفا حەسەن، پێنج گولیزار ڕەشید حاجی بەدری، شەش سەرکۆ ئازاد حوسێن محەممەد، حەفت کاروان عەبدوڕەحمان عەبدوڵڵا قادر، هەشت بەڵێن ئیسماعیل حاجی ئیبراهیم، نۆ سۆران عومەر سەعید ئەحمەد، ده شێرکۆ جەودەت مستەفا، یازدە جینان جەبار بۆیە شابوو. ئەو ناوانەی کە خوێندرایەوە دەیخەینە دەنگدان چەند بەڕێز لەگەڵیەتی دەست بەرزکاتەوە. شەست و نۆ کەس لەگەڵیەتی زۆر سوپاس چەند بەڕێز لەگەڵی نییە؟ سێ بەڕێز لەگەڵی نییە کەوا بێ بە زۆرینەی دەنگ پەسەند کرا. ئەندامانی لیژنەی شارەوانی و گواستنەوە و گەیاندن و گەشت و گوزار و ئاوەدانکردنەوە و وەبەرهێنان. بەڕێز سکرتێری پەرلەمان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەندامانی لێژنەی شارەوانی گواستنەوە و گەیاندن و گەشت و گوزار و ئاوەدانکردنەوە بەرهێنان: یەک ڕزگار عیسە سوار عیسە، دوو نەزار مەلا عەبدولغەفار عەزیز، سێ شوان کەریم محەممەد سادق، چوار بەهجەت عەلی ئیبراهیم مستەفا، پێنج ظاهر محەممەد عەلی حەسەن محەممەد، شەش هاورێ بەنا محەممەد ساڵح فەتاح، حەفت ذیکرە ئەحمەد ئیسماعیل عومەر، هەشت ڕزگار محەممەد محمود، نۆ سیپان سەلیم حەسەن محەممەد سەعید، ده سەرچنار ئەحمەد محمود حەسەن، یازدە کلارە عودیشۆ یعقوب گورگیس. ئەو ناوانەی کە خوێندرایەوە دەیخەینە دەنگدان چەند بەڕێز لەگەڵیەتی دەست بەرزکاتەوە. شەست و پێنج ئەندام لەگەڵیەتی سوپاس چەند کەس لەگەڵی دانیە؟ سێ ئەندام لەگەڵی دانیە کەوا بێ بە زۆرینەی دەنگ پەسەند کرا. ئەندامانی لیژنەی ڕۆشنبیری و کۆمەلگای مەدەنی و وەرزش و لاوان تکایە بەڕێز سکرتێری پەرلەمان بیان خوێنەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان لیژنەی ڕۆشنبیری و کۆمەلگای مەدەنی و وەرزش و لاوان: یەک پێشەوە تاهر مستەفا حەسەن، دوو جەلال محەممەد عەبدوڵڵا حەمەد ئەمین، سێ سعید مستەفا تەتەرخان ڕەشید، چوار محسین حوسێن مستەفا موسا، پێنج لوقمان حەمەد حازی مستەفا، شەش فەیسەل عەباس عەولا عوثمان، حەفت گۆران عومەر عەلی غەریب، هەشت مەم بورهان محەممەد قانع، نۆ ڕوپاک ئەحمەد ڕەحمان ڕەسوول،
ده مسلم عبد الله رسول أحمد 11 آزاد أكرم بهرام محمد ئەو ناوانەی کە خوێندرانەوە دەخەینە دەنگدان چەند بەڕێز لەگەڵیەتی دەست بەرزکاتەوە. پێشەوەی بخەینە دەنگدان نقطە نظامیەک هەیە بەڵێ بەڕێز کاک سۆران. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەم لیژنەیە خواستی ئێمەی لەسەر نەبووە واتە لە فۆرمەکە ناوی ئەندامی ئێمە بۆ ئەم لیژنەیە نییە بەڵام کە نییە دوو ئەنداممان دانراوە. یعنی بەجددی ئەو تێبینیەمان لە کۆبوونەوەی سەرۆک فراکسیۆنەکان لەگەڵ بەڕێزانی دەستەی سەرۆکایەتی پێشکەش کرد. بەڕێز کاک سۆران پەیامەکەت گەیشت وە جوابی ئەو پرسیارانەمان داوەتەوە کە بەپێی بڕگەی چوارم لە مادەی 28 دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بۆی هەیە بەپێی تواناوە پێداویستی لیژناوە خواست اینجا اختصاص ئەنداماندا بەش بکاتن بەسەر لیژنەکاندا بۆیە ئەوە بەپێی پەیڕەو ئەندامەکانتان لەوێ دانراون. دەخەینە دەنگدان تکایە دەست بەرزکاتەوەی لەگەڵیەتی؟ شەست و سێ بەڕێز لەگەڵیەتی چەند کەس لەگەڵی نییە؟ چوار ئەندام لەگەڵی نییە بە زۆرینەی دەنگ پەسەند کرا. ئەندامانی لیژنەی دەستپاکی و کاروباری پەرلەمان و سکاڵات کایە سکرتێری پەرلەمان بیان خوێنەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەندامانی لێژنەی دەستپاکی و کاروباری پەرلەمان و سکاڵا: 1 ئومێد عەبدوڕەحمان حەسەن، 2 وەیسی سعید وەیسی عەبدوڵڵا، 3 لەیلا عەبدوجەبار حەدۆ عەبدوڵڵا، 4 سعید مستەفا تەتەرخان، 5 شنۆ ئەشقی عەبدوڵڵا محەممەد، 6 دابان محەممەد حوسێن عەبدوڵڵا، 7 شیرین ئەمین عەبدولعەزیز خورشید، 8 مژدە محمود محەممەد عەبدوڵڵا، 9 سەرچنار ئەحمەد محمود حەسەن، 10 ڕۆبینە ئۆمیلک عەزیز مەملوک، 11 ئایدن معروف سەلیم ئەحمەد. ئەو ناوانەی کە خوێندرانەوە دەیخەینە دەنگدان چەند بەڕێز لەگەڵیەتی دەست بەرزکاتەوە. شەست و شەش بەڕێز لەگەڵیەتی چەند کەس لەگەڵی نییە دەست بەرزکاتەوە. 3 ئەندام لەگەڵی دانیەکەوە بێ بە زۆرینەی دەنگ پەسەند کرا. ئەندامانی لیژنەی دەستپاکی و کاروباری ئەندامانی لیژنەی ئەوقاف و کاروباری ئاینی فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەندامانی لێژنەی ئەوقاف و کاروباری ئاینی: 1 ئیحسان محەممەد سەلیم شەریف، 2 جیهاد حەسەن ئیبراهیم عومەر، 3 هەدیە مراد حەیدەر علۆ، 4 وەیسی سعید وەیسی عەبدوڵڵا، 5 ظاهر محەممەد علی حەسەن محەممەد، 6 فەیسەل عەباس عەولا عوثمان، 7 هێرش حەسەن حەمەد فەقی عەبدوڵڵا، 8 کاوە عەبدولقادر حەسەن عەلی، 9 هەورەمان حەمە شەریف حەمە ڕەشید، 10 ئیسماعیل عەلی تەها، 11 کلارە عودیشۆ یعقوب گورگیس. ئەو ناوانەی کە خوێندرانەوە دەیخەینە دەنگدان چەند بەڕێز لەگەڵیەتی دەست بەرزکاتەوە. شەست و پێنج ئەندام لەگەڵیەتی چەند کەس لەگەڵی دانیە. 4 ئەندام لەگەڵی دانیە بە زۆرینەی دەنگ پەسەند کرا. ئەندامانی لیژنەی کاروباری کۆمەڵایەتی و داکۆکیکردن لە مافی ئافرەت و لە مافی مرۆڤ تکایە بەڕێز سکرتێری پەرلەمان ناوەکانیان بخوێنەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەندامانی لێژنەی کاروباری کۆمەڵایەتی و داکۆکیکردن لە مافی ئافرەت و لە مافی مرۆڤ: 1 مەم ئسکەندەر مەم ئسکەندەر، 2 جوان یونس محەممەد سەلیم، 3 زانا خالد اسماعیل مستەفا، 4 ئیحسان محەممەد سەلیم شەریف، 5 بێگەر دڵشاد شوکرڵڵا،
6 سلمى فتاح توفيق محمد. 7 كلستان سعيد محمد سعيد. 8 شادي نوزاد وهاب محمد أمين. 9 بدرية إسماعيل محمود سعيد. 10 روميو حزيران نيسان هكاري. 11 أيضا معروف سليم أحمد. ئەو ناوانەیە کە خوێندرایەوە دەیخەینە دەنگدان چەند بەڕێز لەگەڵ یەتی دەست بەرزکاتەوە. شەست و شەش ئەندام لەگەڵیەتی زۆر سوپاس. چەند ئەندام لەگەڵی دانیا؟ 3 ئەندام لەگەڵی دانیا بە زۆرینەی دەنگ پەسەند کرا. بەڕێزان کۆی لیژنەکانی پەرلەمان دەنگی لەسەردرا. هەر لەم ڕۆوە داوا لە سەرۆکی فراکسیۆنەکان دەکەم کە بەیانی سعات 10:30 کۆبوونەوەی خۆیان ئەنجام بدەن لەگەڵ بەڕێز جێگیری سەرۆکی فراکسیۆن و سکرتێری پەرلەمان بە مەبەستی دانیانی ئالیەتێک بۆ سکرتێری پەرلەمان و جێگیری سەرۆکی پەرلەمان بە مەبەستی دانانی ئالیەتێک بۆ چۆنیەتی دابەشکردنی سەرۆکایەتی لیژنەکان. چونکە ئێمە بە پێی پەیڕە و تەنها 1 هەفتەمان لە بەردەستدایە بۆی وەکو سەرۆک هەموو لیژنەکان ئاگادار بکەینەوە کە سەرۆک و جێگر و سکرتێری خۆیان هەڵبژێرن. بۆیە داوا دەکەم کە سەرۆک فراکسیۆنەکان بەیانی کۆبوونەوەی خۆیان بکەن لەگەڵ دەستەی سەرۆکایەتی بە مەبەستی دانانی ئالیەتێک بۆ دابەشکردنی دەستەی سەرۆکایەتی هەموو لیژنەکان بۆی پەرلەمان بە زووترین کات بکەوێتە کار و دەست بە ئیشەکانی خۆمان بکەین چونکە ئێمە وەرزی گرێدانمان وەرزی گرێدانی یەکەممان لە 1ی سێڕا ئیعلان کردووە بە ڕێزان ئەندامانی پەرلەمان. تەنها بە پێی پەیڕەویش لە مانگی یەکەمی وەرزی گرێدان دا بۆمان هەیە پرۆژە یاسا پێشکەش بکەین. بۆیە پێویستە خێرا ئەو پرۆسەیەش جێبەجێ بکەین بۆی دەست بە پێشکەشکردن و خوێندنەوەی یەکەم بۆ پرۆژە یاساکان بکەین. بەڵێ کاک عەلی. بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان بە پێی یاسای سەرۆکایەتی هەرێم هەموارکراوی ساڵی 2005 لەگەڵ یاسای دابەشکردنی دەسەڵاتەکانی سەرۆکایەتی هەرێم تەبعەن دواتر لە مادەی 10 خاڵی 12 ئەڵێ دوای دەستنیشانکردنی لەلایەن پەرلەمانی کوردستان سەرۆکوەزیران و جێگرەکەی ڕادەسپێردرێن بە پێکێنانی وەزارەت ئەویش لە ماوەی جێگر نەما تەبعەن تەعدیلمان کردەوە ئەویش لە ماوەی 30 ڕۆژ لە مێژووی ڕاستپاردنەکەی. واتە ئێستا ئێمە ئەگەر لیژنەکانیش پێک بێنین ناتوانین نە پرسیار ئاراستەی وەزارەتکەین هیچ وەزارەتێک نە ئەتوانین لێپێچینەوەی لێ بکەین نە ئەتوانین بەرپرسیار بێ لە بەردەمانە. ئەرکی سەرۆکایەتی پەرلەمانە چونکە ئەگەر سەرۆکایەتی پەرلەمان من ئەڵزانمە بێت دۆخە سیاسیەکە زۆر باش بخوێنینەوە. بە تایبەتی ئێمە زۆر لە لامان گرنگە یەکێتی نیشتیمانی حزوڕێکی گەورەی هەبێ لەم دۆڵە ڕۆڵدا. بەڵام ئەگەر هەفتەی ئایندەش ئێمە تەسمیەی سەرۆکی حکومەتکەین فترەی مانجێکمان لە بەردەسایە بۆ ئەوەی سەرۆکی هەرێم ڕایان بسپێدێ. ئەم ئەمەلیە ئەگەر زۆر دوا بکەوێت تا هەموو هەنگاوەکانە ڕوا پرسی پێکێنانی حکومەت ڕەنگە بکەوێتە مانگی 6ەوە. لەم 3 مانگا ئیشی لیژنەکانی شێکیەوتویان نابێ. تەنیا ئەتوانین مەشروعی قانون تەقدیم بکەین ئەو مەشروع قانونیانش خۆت شارەزایەکەت لە هەمومان زیاترە کە ڕەهەندی دارایی و باری ژیانیان موافقەی حکومەتیەوێ. کەواتە لیژنەکان ئەو ڕۆڵ و ئەرکیان نابێ. بۆیە هیوادارم هەم تەوزیحێکی قانونی بن هەم ئەوەی لەسەر ئێوەی وەکو جوودە سیاسیەکە ئیشی تیا بکەن بۆ ئەوەی بەڕاستی چیتر لەمە پەرلەمان نەکەوێتە فەراغەوە بە تایبەتی لە پرۆسەی پێکێنانی حکوومەتە و لە ئیشی لیژنەکان. ئیشی ئێمە لە لیژنەکانە بەشێکی گرنگی ئیشی ئێمە کاری چاودێریکردن و بە دوواداچوونە. هیوادارم تەوزیحی قانونیمان پێبن ئێستا ئەم پرۆسە بەکام چکە یاسای دابەشکردنی دەسەڵاتەکانمان هەیە ئەوە بوو ئێستا ئەرکی ئەنجومەنی دادوەریە ئێوە تەسمیەکە چۆنە سوپاس. بەڕێز کاک عەلی پەیامەکەت گەیشت هەرچەندە پەیوەندی بە بەرنامەی کاری دانیشتنی ئەمڕۆمانەوە نیە بەڵام ئێمە وەکو پەرلەمان
کاری خۆمان ئەنجام دەدەین و سرعەت دەکەین لا جێبەجێکردنی هەموو ئەو خاڵە پەیڕەویانەی کە پەیڕەوی ناوخۆ و یاسا بنەڕەتیەکان بە تایبەتی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەسەر ئێمەیدا سەپاندووە و کاری ئێمە جگە لە چاودێریکردن تەشریعیشە بەڵام ئێمەش لەوە تێدەگەین کە واقعەیەک هەیە زەمینە سازی و تەوافق لە بینی لایەنە سیاسیەکان گرینگە بەڵام ئەوە مانای ئەوە نییە کە مەسلەی پێکهێنانی حکومەت و کاراکردنەوەی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم دوا دەکەوێتن ئێمە بەپێی یاسا ئەو ئەرکەی کە لە سەرمانە لەناو پەرلەمانی کوردستان لە کاتی خۆیدا کە بۆمان دەستنیشان کراوە جێبەجێ دەکەین و خوازیاری ئەوەشین کە هەموو لایەنە سیاسیەکان تەوافق بکەن بۆ ئەوەی بە ڕەزامەندی هەمووان کارەکان و ئەرکەکانمان جێبەجێ بکەین. بەڵێ سوپاس. بەڵێ فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان وەکو بەڕێزتان ئاگدارن لە مادەی 28 لە پێڕەوی ناوخۆ بڕگەی 3 هاتووە کە لە دوای یەک هەفتە لە ڕاستپاردنی لیژنەکانیان خوێندنەوەی ناوی ئەندامانی لیژنە دەبێت سەرۆک و جێگر و بڕیاردەر دیاری بکرێت وەکو بەڕێستان ئاگدارن لیژنەی یاسایی زیاتر لە هەفتەیەک بەسەریدا تێپەڕ بۆ تا ئێستا نە سەرۆک نە جێگر نە بڕیاردەر دەستنیشان نەکراوە بۆیە داواکارم لە بەڕێستان ڕێکاری یاسایی لازم و پێویست بگرنە بەر بۆ ئەوەی پێچەوانی پەیڕەو نەبێ هەرچەنە بۆتە پێچەوانی پەیڕەو لە ئێستادا. سوپاس بۆ بەڕێستان. بەڵێ سوپاس بۆ بەڕێستان و بۆ ڕوونکردنەوە کەشتان پێچەوانەی پەیڕەو نیە لەبەرەوەی ئێمە ڕاوەستا بووین تا ئەو دوو ئەندامەش دەنگی لەسەر دەدرێ ئەو ڕۆ لیژنەی یاسایی بە تەواوی تەواو بووە و بوو بە 11 ئەندام و لەو ڕۆوە هەفتەیەکمان هەیە بۆ پێکهێنانی دەستەی سەرۆکایەتی لیژنەی یاسایی وەکو هەموو لیژنەکانی تر. سوپاس. بەڵێ دکتۆر. بەڕێز سەرۆکی پەرلەمان هەڵبەتە تەنها بۆ ڕوونکردنەوە و تەفسیرێک بۆ مادەی 28 پەیڕەوی ناوخۆی پەرلەمان و بڕگە دوو کە دەنگە دەنگێکی پەیدا کرد لە نێوان نەدەک پەرلەمانتارانی فراکسیۆنێکی دیاریکراو ڕاستە لە مادە 28 بڕگە دوو هاتووە کە لیژنەکان بە پێی ڕێژەی نوێنەراتی فراکسیۆنەکان لە پەرلەمان یەکلایەکرێتەوە بەڵام میکانیزمی یەکلایکردنەوەی ئەو ڕێژەیە دیار نییە بۆیە پێش ئەوەی ئەو دانیشتنە ساز بکرێ فراکسیۆنەکان لەگەڵ دەستەی سەرۆکاتی پەرلەمان گەنگەشەی ئەوەیان کرد کە بە چ ئالیەتێک و بە چ میکانیزمێک ئەو ڕێژەیە یەکلای بکرێتەوە دیارە هەموو فراکسیۆنەکان لەسەر ئەوە کۆک بوون کە بەپێی سیستەمی ساندلیگۆ یەک لەسەر چوار ئەم ڕێژەیە یەکلای بکرێتەوە لە پەراوێزی ئەمەش بەرکەوتەی فراکسیۆنەکان دیاری کرا بۆیە بۆ چارەسەرکردنی ئەو ئیشکالیە یاساییانەی کە دروزەبیان ئەبێ ئەو پەیڕەوە هەموار بکرێتەوە میکانیزم و ئالیەتەکە دیاری بکرێ یان ئەبێ دەرفەت بدرێ وەکو چۆن ئێستا کرا دەرفەدرا بە فراکسیۆنەکان گفتوگویان کرد و دەستنیشانی میکانیزمی سیستەمی ساندلیگۆیان کرد. زۆر سپاس. سپاس بۆ ڕوونکردنەوەی بەڕێزت. ڕوونکردنەوە لەو بارەیەوە دراوە پەیڕەوی ناوخۆ وەکو دستوری پەرلەمان وایە تەنها زیاتر تەرکیز لەسەر بنەما ڕئیسیەکان دەکاتن ئەوەی کە میکانیزم ئەوە معلومە لای هەمووان بەپێی ئیتیفاق دەبێتن لە نێوان فراکسیۆنەکان و فراکسیۆنەکانیش خۆیان ئیتیفاقیان لەسەر ئەو میکانیزمە کردبوو بۆ دابەشکردنی ئەندامان بەسەر لیژنە هەمیشەیەکان. زۆر سپاس بە ڕێزان ئەندامانی پەرلەمان دانیشتنەکەمان هەڵگرت.